بەمەبەستی ڕەخساندنی زەمینەی سیاسی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەوڵەکانی دەست پێ کردووە بۆ ئەوەی لەم خولەی پەرلەماندا دەستوری هەرێمی کوردستان جارێکی دیکە بنووسرێتەوە و دواتر پەسەند بکرێت. لەم چوارچەوەیەشدا سەرۆکایەتی پەرلەمان دەستی کردووە بە گفتوگۆکانی لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ کاراکردنەوەی لیژنەی دەستور. بۆ کاراکردنەوەی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی دەستمان بە سەردانی حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کردووە و بەردەوامیش دەبین بە مەبەستی دروستکردنی جۆرێک لە کۆدەنگی سیاسی و نیشتیمانی سەبارەت بە پرۆژەی دەستور. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت کاتی ئەوە هاتووە هەرێمی کوردستان ببێتە خاوەن دەستور. داواش دەکات دەستور بە شێوەیەک بێت خواستی هەموو لایەنەکانی لەسەر بێت. دەستورێک کە چوارچێوە بێ بۆ هەموو یاسا و تەشریعاتەکان بۆ سیستمی حکومڕانی بۆ دابینکردنی ماف و ئازادیەکان بۆ بەدیهێنانی مەقاصدی ئاینی پیرۆزی ئیسلام لە پاراستنی حقوقی خەڵک و مافی خەڵک و ئازادەکان و دادپەروەری و لێپرسینەوە و شەفافیەت و ئەمانە هەمووی کە بنەمای حکومڕانی دروستن لەبەرەوە بەڵێمە بەسمانە کە بە زووترین کات باشترین دەستور بۆ هەرێمی کوردستان بە هەمومان بینینەتی. پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی کوردستانیش پێشوازی لەو هەوڵەی پەرلەمان دەکات بۆ ئەوەی لەم خولەی پەرلەمان دەستور بنووسرێتەوە و دواترش هەموو کێشەکان لە ڕێگەی دەستور یەکلایی بکرێنەوە و چارەسەر بکرێن. بۆ ئەوەی کە ینی بوار بۆ هەر زۆری نوێژی پەرلەمانی نەدرێت دەستکاری پرینسیپ و بنەماکان بکات بەتابەتی ئەوەی کە پێوەستە بە مەسەلەی ماف و ئازادیەکان پێویستە دەستور هەبێت لەبەرەوەی لە دەستور کە جێگای کراوە لە قانونەکان لەژێر ڕۆشنایی دەستور دەرەچن ئەمە لەلایەکەوە. بەڵام ینی ئێمە نابێ هەر بە خاتری ئەوەی کە دەستوریشمان هەبێ کۆمەڵێک با بڵێن بەرژەوەندی هەرێمی کوردستان هەیە بخینە مەترسیەوە. من پێم وایە دەبێت بە وریاری و مامەڵەی لەگەڵ بکەین. لە خولی دووەمی پەرلەمانی کوردستاندا دەستوری هەرێمی کوردستان پەسەند کرا بەڵام نەخرایە ڕاپرسیەوە. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانیشدا لیژنەی باڵا بۆ نووسینەوەی دەستور پێکێنرا کە بەشێکی زۆر لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانی ئامادەکرد. بەڵام ئەو کات بەهۆی پەکخستنی پەرلەمان کارەکانی ئەو لیژنەیەش پەکی کەوت. سیروان حوسێن، کوردسات نیوز، هەولێر.